سپاس بەخێر بن، سپاس مامەدە وتان. بەیاننامەیەکی سەندیگاکانی کرێکارانی کوردستان بە بۆنی چیای ڕۆژی جیهانی کرێکارانە. 35 ساڵ تێدەپەڕێت بەسەر کارەساتی هایمارکێتی کارەکانی شیکاگۆ ئەمریکا. کرێکارانی ئەمریکا بە ئامادەبوونی پیتەر ماخوای سەرۆکی سەندیگای کرێکاران گربنەوەیان ڕێخست داوای دادی کۆمەڵایەتی و دادی دابەشکردن و کەمکردنەوەی کاری ڕۆژانەیان دەکرد. بە ئامادەبوونی 400,000 کرێکار بێ پشێوی لەژێر ڕێنمایی سەرکردە و چالاکوانە کرێکارەکان گربنەوە جوڵانەوە دواتر ناسرا بە جوڵانەوەی 8 کاتژمێرکار 8 کاتژمێرنووسین 8 کاتژمێر پشوو. بەداخەوە دەستێکی نادیار ئاراستەی گربنەوەکەی گۆڵ و بۆمبێکی هەڵدایانە و کرێکارانەوە. ئەم کارەسات دەیان قوربانی لە ڕێزەکانی کرێکاران لێکەوتەوە لە دەربڕووی ناڕەزایەتی هێمنانەوە ئاراستەی گۆڕدرا بۆ داپڵۆسینی پۆلیسی و کۆمەڵێک لە سەرکردەکانی کرێکاران لە زیندانەکان توندکران و کۆمەڵێکشان بە بەرای نادات پەروەرە لە ڕێگەی دادگاوە بەدار هەڵواسران. کرێکاران زەحمەت کێشان. کوردستان بە قۆناغێکی هەستیار و مەترسیدار تێدەپەڕێت. قەیرانی تەندروستی و مرۆوی داڕمانی ئابووری بێمتمانی و جەنجاڵی سیاسی و کێشە کۆمەڵایەتەکان ڕووی لەسەر وڵاتانی دنیا کردو و کاریگەری خراپەکانی ئەم قەیرانە ڕنگدانەوەی خراپی بەسەر ژیان و بژێوی کرێکارانەوە دیارە. بێکاریەکی یەکجار کوشندە ڕووی لە کوردستان کردو و کە هۆکاری سەرەکی ڤایرۆسی کۆڤید-19 و خراپی ئیدارەدانی خۆبەڕێوەبەری حکومی و هەرێمی کوردستان گەندەڵی کارژێر و دارایی سێکتەرە خزمەتگوزاری گشتیەکانی پەخستووە. کاریگەری تەواوی لەسەر کەرتی تایبەت داناوە ڕۆڵی ئەو کەرتە لە بوژانە و سەرخان و ژێرخانی کوردستان لاواز کردو و بەرزکردنەوەی بەهای دراوی بیانی بێباغیکردنی بەهای دراوی نیشتیمانی دەیران قەیرانی دیکە دۆخی ناجێگیر و ئاڵۆزی بۆ هاو نیشتیمانیان خۆڵقاندووە. ژیانی کرێکاری لە خراپەوە بەرەو خراپتر بردو و کرێکارانی کوردستان لەم ڕۆژە گرنگەدا یادی کارەساتیەکی ئایا لەژێر ڕێنمایی تەندروستی دەکەینەوە. ڕای دەگەین سازی لەسەر دەوا و داخوازی و مافەڕەواکانتان ناکەین. بە تەواوی توانامانەوە هەوڵ دەدەین بۆ دەستەبەری ژیانێکی شایستە بۆ کرێکاران و خانەوادەکانیان. داوا لە پەرلەمان و حکوومەتی هەرێم دەکەین بە زووی لە بەرژەوەندی کرێکاران یاسای کاری ژمارە 7 ساڵی 1970 و یاسای ژمارە 90 ساڵی 1970 خانشین دەستەبەری کۆمەڵاتی هەمار بکاتەوە کە ڕەچاوی پاراستنی گیان و بژێوی ژیانی شایستە بۆ کرێکاران لە بەرچاو بگیرێت و داوا لە وەزارەتی کاروباری کۆمەڵاتی دەکەین بە ئەرکی سەرشانی خۆی هەڵسێ لە بەلێپێچینەوەی یاسای لەو خاوەنکارانی لە شوێن و ناوەندەکانی کار بایەخ بە سەلامەتی و تەندروستی و پیشەیی نادات لە دامینکردنی پێویستەکانی کرێکاران بە پێی جۆری پیشەکەیان سەرکەوێت خەباتی ڕاوی کرێکاران سلااو بۆ گیانی کرێکارانی قوربانیکار.